قەتڵ هەیە لە ناوانە و کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە، بەڵام زیاتر خەڵکی تەبیعین خەڵکی نۆرماڵن کە قەتڵ دەکەن. نەخۆشە دەرونیەکان هەندێک نەخۆشی دیاریکراو هەیە کە کوشتن بۆچی زۆر بووە؟ ئەمە یەکێکە لەو پرسیار و هەواڵە ناخۆشانەی هەمیشە لە میدیاکانەوە باسی دەکەین، بە تایبەتی لەم چەند ماوەی دوایی لە دوو هەفتەی ڕابردوو لە ڕانیە و کەلارەوە هەتا هەولێر و کەرکووک حاڵەتی کوشتن ڕوویان داوە. دکتۆر سامان شەریف پزیشکی پسپۆڕی دەرونی دەڵێت نەخۆشی دەرونی زۆر بووە، بەڵام بەشێک لەو کەیسی کوشتنانی ڕوویان داوە بکوژەکان نەخۆشی دەرونیان نەبوو، تەنها تۆڵەکردنەوە و ڕقێکی پەنگ خواردوو پاڵنەری ئەو تاوانەیان بووە. هۆکاری کۆمەڵایەتیمان هەیە کە خۆی دەبینێتەوە لە بۆ نمونە تونند و تیژی خێزانی یان هۆکارێک هەیە بۆ نمونە بۆ ئەوەی خیانەتی زەوجی هەندێک جار سەردەکێشێ بۆ ئەوەی کە کەسەکە هەستی قەتڵ بکات. هۆکاری ترمان هەیە پەیوەندی بەلایانی ئابووری و ئەوە هەیە بۆ نمونە تەماع و چاوچنۆکی ئینسانە پەنا دەباتە بەرەوەی کەسێکی تر بکوژێ لە پێناو دەستکەوتێکی مادی. هۆکاری ترمان هەیە نەخۆشی دەرونیە. ئێستا کە هەز دەکەی نەخۆشە دەرونیەکان زۆر بوون، بۆ نمونەیان ئاڵوودەبوون زۆر بووە. ئەوانەش هەمووی هۆکارێکن بۆ ئەوەی کە تونند و تیژی بە شکلێکی عام و هەروەها کوشتن زیاد ببێت. و هەروەها هۆکاری تریشمان هەیە بۆ نمونە دادگاکان وەکو پێویست ڕۆڵی خۆیان نابینن یان زۆر جار دەبینن کەسەکە حەز دەکات کە لە ڕێی دادگاوە ناتوانێت مافی خۆی بەدەستبێنێ هەڵدەستێ پەنا دەباتە بەر تۆڵەسەندنەوە. ئەو دافعشمان هەیە، ئەو هۆکارشمان هەیە بۆ کە هۆکاری تۆڵەسەندنەوەی پێ دەڵێن بۆ کوشتن بۆ قەتڵ. زۆر جار گوێمان لێ دەبێت دەڵێن کوشتن بۆ تا ئاو خواردنەوە. بەداخەوە زۆربەی خەڵک گەرمە، گیانی لێبوردەیی و ئارامگری خەریکە هەر نامێنێت. هەر کێشەی زەویزار و مەسەلەی کۆمەڵایەتی نییە، لەسەر فولایت و ئاوپڕکردن و فڕێدانی زبڵ و خاشاکیش تەقە لە یەکتری کراوە. ئەم پسپۆڕە دەرونیە دەڵێت هاوشێوەی مەترسی مادەوەژبەرەکان یاری ئەلیکترۆنیەکان کە بەشێکیان هانی تونند و تیژی دەدەن و کوشتن ئاسایی بۆتەوە لە لای منداڵان، وا دەکات لە ژیانی ڕاستەقینەش لای ئاسایی بێت. ئەمە زۆر خەتەرە، بەجددی هی ئەوەیە هەڵوەستەی لەسەر بکرێت. وە پەروەردەیەکی دروستی دەرونی و کۆمەڵایەتی کە هەموو لایەنەکان پێوەی هەڵستن بۆ نمونە هەم پزیشکانی دەرونی هەم پەروەردە هەم مامۆستا ئاینی بەڕێزەکان فۆکەسێکی زیاتر بکەنە سەر ئەوەی کە ڕۆحی ئینسان و جەستەی ئینسان زۆر پیرۆزە کەسێک بۆی نەبێت بۆ نمونە پەنا بەرێتە بەر تاوانی کوشتن و بۆ نمونە تونند و تیژی ئەنجام بدات. لە ڕووی یاساییەوە خۆشبەختانە هەموو ئەو دۆسیەی کوشتانە لەلایەن پۆلیس و ئاساییشەوە لێکۆڵینەوە یاساییەکان بە ئەنجام دەگەن. دادگاکانیش ڕێکاری یاساییان گرتوۆتە بەر، بەڵام پارێزەریشی ڕاوێژکار دەڵێت پێویستە بڕیارەکانی لە سێدارەدان جێبەجێ بکرێت. بزانە بۆچی وا دەڵێت. وەسیبێ پەنا دەباتە بەرکوشتن، کۆتایی پێدێنێ بۆیە پێویستە لە بەرامبەر ئەم تاوانەدا کوشتنەوە هەبێ، کوشتنی کەسەکە واتە ئەو کەسەی کە تاوانێکی کوشتنی بە تایبەتی تاوانی کوشتنی دڕندانە ئەنجام دەدا بۆی کە کەسەکە دەکوژێ، بۆی لاشەکەی پارچە پارچە دەکات، دەیسووتێنێ، بارودۆخێکی تێکدانی جەستەکەی دەکات. ئەم تاوانبارە بە گوێرەی یاسایی قانون عقوباتی عراقی مادەی 406 کۆمەڵێک لە بەرگەکانی جاری وایە 4-5 لەم بەرگانە لەسەری جێبەجێ دەکرێت بۆی کە ئیعدام بکرێتەوە. دکتۆر عەلی عەبدوڵڵا کە پارێزەری ڕاوێژکارە دەڵێت لە چاکسازیەکان زیاتر لە 500 کەس فەرمانی لە سێدارەدانیان هەیە و جێبەجێ نەکراوە. ئەو ڕەخنەش لەوانە دەگرێت کە دەڵێن مافی مرۆڤ دەپارێزین و نابێت لە سێدارەدان هەبێ. ئەی بۆ مافی کۆمەڵگە ناپارێزن؟ لە زۆربەی وڵاتان حکمی ئیعدام هەیە و جێبەجێش دەبێ، بەڵام بەداخەوە من ناوی لێ دەنێم وڵاتە دواکەوتوەکان حکمی ئیعدام هەڵدەگرن بە پاساوی ئەوەی کە ئەمە پاراستنە لە مافی مرۆڤ، ئەمە بەرگریکردن لە مافەکانی مرۆڤ. ئەی کۆمەڵگە بۆ تۆ نەیپارێزی؟ لە کاتێکدا خوای گەورە دەفەرمێ وەلەکم فی قیساس لحیاتین یا ئولی الئەلباب، لە تۆڵە سەدنەوەدا لەو کەسانەی کە سزایان دەدەین ژیان دەگێڕینەوە بۆ کۆمەڵگە، چونکە خەڵک دەترسێ، تاوانباران دەترسێن. اینجا تکایەکی برایانە، ئەگەر باوەڕت بە خوای گەورە هەیە ئاینداری وەڵی کاکە بە کوشتن جێگەت ڕێک ناوەندی جەهەنەمە. ئەگەر بە مرۆڤایەتی دەڵێی کاکە هیچ ئەخلاق و ویژدانێک لەم کارەیان نییە، ئەگەر بە کوردەواری دەڵێی برا بەخوا جەرگ سووتانی دایک و باوەک یان هەتی و خستنی منداڵان زۆر زوڵمێکی گەورەیە. ڕقەکانتان بخۆنەوە، کۆنتترۆلی تووڕێیتان بکەن،
ئەو چەکە هەڵمەگرن با هەمووان ئازار نەچێژن تکایە.